لە ڕاستیدا دوو مانگە لەمە پێش ئێمە سێری بازاڕەکانی شاری سلێمانی و هەڵێمانەکرد کە ئەماندەنی ئافرەتان لە شەوانە کاریانە کرد. ئێمەش لە ڕاستی بنمانەوە کردەوە کە ئەم بیرۆکەی ئێمەش لە شاری هەڵەبجە وەربگرین و هەستین باکردنەوەی بازاڕێک لە شاری هەڵەبجە. لە سەرەتادا بیرۆکەکەمان بۆ شوێنێکی تر بوو، بەڵام خۆشبەختانە دەستخۆشی لە کوێستاقان و ناوەند و پارێزگاکرد کە داوای ئەم شوێنەمان کرد بۆیان دابین کردین. لە شەوانە شەوانە نزیکەی 50 تا 60 ئەندام ئافرەت ئەندامین لێرە بەلای کەمەوە 20 تا 25 ئەندام لێرە بەشدارە بین لەم کاران لەم ئیشە جوانانەمانە لە خواردن و شیرین و نان و کلانە و ناوساجی و هەروەها ئیشە دەستیەکانی خۆمان کڵاوزەڕە و کۆڵوانە و چارەکە و میوەجات و شتانشتا وشکەکانی شەڵە ئەیەنین. ئەمە هەر بۆ ئەندامانی سندیکانیە، بەڵام ئێمە ئەلێرە داهانی ئافرەتانی خۆمانە دێن ئەمش کچوژنانی شاری هەڵەبجا دێن کە ئێمە کە چۆن هاتووینەتە سەرم جادێ ئیشەکەی بازاری خۆمانەکرد خۆشبەختانە هەموو لایک و کۆمێتێک دەستخۆشیشمان بۆخواوە جێگەیەکی زۆر زۆر خۆشە بۆ ئێمە. لە ڕاستیدا ژنانی هەڵەبجە کچانی هەڵەبجە هەموو ماڵێک دەستڕنگینێکی تێدایە، ئەو هەموو دەستڕنگینە لە شاری هەڵەبجە هەیە لە هیچ شوێنێکی ترانیە. من ئەلێردا داوا لە ئەو کچانە ئەەکەم ئەو ژنانە ئەەکەم کە دەستڕنگین ئەوانیش وەکو ئێمە هیچ شتێک بەلای ئێمەوە چۆن بووە ئەو پەردە لە شەرمە لەسەر خوشانی خۆیان نالادەن وەکو ئێمە دەستکەن بەکاری خاربژێ و ژیانی خۆیانیان پێبڕێەوە. بەس لە سعات 8:30 شەوەوە دەست دێنە ئێرە و ئامادەکردنی مێزەکانەکەی تر تا سعات 12 یەک لێرە ئامادەین ئێمە. خۆشی لە دادە سۆزانەکەم کە هەوڵێکی زۆریە ماندووبوونێکی زۆریە تا ئەم شوێنەی بۆ دابین کردن و ئەم خێمەیەی بۆ هەڵداین و یەک تەلەفۆنی کردە بۆ گشتمان و ئاگاداری کردینەوەتی ئەوەتان ئەتوانن بابێن بەشداری بکەن شەوانە ئەڕۆین وە هەر کەسە و ئیشی خۆی ئەرزەکات. ئیتر وەڵای ئێمەش بە خۆشحاڵیەوە هاتین و من وەکو ژنێک هیچ کێشەیەکم نییە، چ کاتێ لە ماڵ بێمە دەر و چ کاتێکیش بڕۆمەوە بۆ ماڵ هیچ خۆم لەم پیاوانەوە کەمتر نازانم کە ئیشی دەرەکەن و ئیشی ماڵیشەکەن. من ناوم خیال حەسەن غەفورە. ئێمە کۆمەڵی خانمی لە سندیکای ڕستن و چنینی هەڵەبجەی شەهید کە سۆزانخە سەرپەرشتیمانەکات هەوڵماندا شوێنێک دابین کە بۆ ساکردنەوەی کاڵاکانمان باوکاری سۆزان خان و چەندی کەسی ناو هەڵەبجە و کەسی خاوەندە سەڵات توانیان شوێنەمان بۆ دابینکەن کە بە ماوەیەکی کاتیە بۆ 6 مانگە هیوادارین ئێمە ئەم شوێنەمان بۆ گەورەترکەن لە جاتی 6 مانگ ببێ بە ساڵێک ببێ بە شوێنێکی هەمیشە ئێمە بتوانین کاڵاکانمان لێرە ساخ بکەینەوە بۆ خۆمان. ئەو بەرهەمانی کە لێرەش خانمانی دەسڕەنگین پێشکەشیەکەن و پیشنیشانی خەڵکی ئێن لە کۆڵوانە و لێتی کڵاوی لێە بابەتی مێخێکی لێە شمڵی لێە کڵاوەکانن بابەتی پشتوێنن پشتوێن بە هەموو جۆرێکیەوە بە ئیشی دەستی خۆمان دروستیەکەین خواردنی لێە ناوساجی لێە نانی گەرمی لێکرێت کلانی لێە وەڵی ئەمە چەند ڕۆژێک ئێمەمان کار و چالاکیمان دەست پێ کردووە سپاس بۆخوا باشە شەو بە شەو زیاتر ئەبێت بۆ ئێمە خەڵک زیاتر سەردانمانەکات ئیشێکشە لە سەرتاوە دەستی پێ بکەیت ناکرێت چاوەڕێ بکرێت ئیشەکە دووە بێت چاوەڕێکی گشتی خەڵک بێت سەردانت کات ئەبێ ماوە بە ماوە کارەکەت بەرەو پێشتر بەریت. وەڵی هیوادارم خانمانی هەڵەبجە ئێمە خانمانی هەڵەبجە پێویستمان بە کەسانێکە پشتمان بگرن چه خێزانەکانمان بێت چه چواردەورمان ئێمە ئەگەر لێرە بینە ئێرە و کەسانەکە بن لە جاتی پشگیریمان بکەن قسەی ناشیرینمان پێ ئەڵێن ئێمە ئەفرەت لێرە تووشی چەندی قسە ئەبینەوە پێویستمان بە هاوکاری کەسانی کەیە سپاس بۆخوا لێرە برانی ئاسایشی لێ برانی مروری لێە ئەمنێتی شوێنەکان بۆ دابین کردوین و سپاسدانەکە. هەبوونی ئەم بازاڕانە بەشەوە کارێکی زۆر باشە لە بەرەوەی ئێمە زۆر کات داوامانەوە ئێستاشکە ڕەمەزانە ناتوانین ینی بە ڕۆژە جۆری لە جۆرەکان بێهێزیتیە ئەلتزاماتی ئێوارەیتایە
بەهبوونی شەو بە بازار من نەکرد لە ڕەمەزانە لە ڕۆژانی کەش پێم باشە عین لە کاتەکانی کە بوونی شەو بازارم پێ باشە و دەستخۆشی لەم خاتونە جاناناکەم بەڕاستی کارێکی زۆر باشیان کردو بۆ ئەم بازارگەریە ئەرکەکانی ئێمان ئاسانتر کردو بۆ کڕینی شتەکان ئەتوانین لێرە ئاسانتر ئەوەی کە ئەمانوێت دەستمانکەوێ یان بۆ نمونە شتی زۆر جوان و دەست ڕنگینی ئەوانە بۆ دیاری نرخی زیاترە ومێ دەکەم سەرکەوتو بن و مێدی بەردەوامیان بۆ خوازم ئەلی بماندوی ڕۆشنە ئاوا بماندوی